لە درێژەی بەڕێوەچوونی هەڵمەتەکانی بانگەشە بۆ سەرخستنی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان، مەڵبەندی حوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی و ئەنجومەنەکانی سەر بە مەڵبەند کەرنەڤاڵێکی جەماوەریان ڕێخست. لە کەرنەڤاڵەکەدا چین و توێژە جیاوازەکانی سنوورەکە پشگیری خۆیان بۆ لیستی 194 کۆمەڵی ئیسلامی دووپات کردەوە. حتا عمرم ما بێ پشتیوانی کۆمەڵی ئیسلامیەکەم بۆ ئەوەی کە حیزبێکی ڕاستە و ڕاستگۆیە و بەڕاستی هاتووە. داواکارم لە خەڵک هەمووی بێت بۆ سەر سندوقی دەنگدان و بۆ کۆمەڵی ئیسلامی 194 دەنگ بدات. هەموو کاتی هێڵوەستەکانیان جوان بووە و زۆر سپاسیانەکەم. دیارە ئێمە هەوڵەتیانی چاری چەمچەماڵ 100% پشگیری لە لیستی 194 لیستی کۆمەڵ ئیسلامی یەکەین لەبەر ئەوەی کەوا هەر لە خەباتی کۆن و ڕوبەڕبوونەوە لەگەڵ ڕژێمی بەعسی فاشستە سەردەمی شاخە خەباتێکی پاک و بێگەردان کردووە، جاشایەتی هیچ وڵاتێکیان نەکردووە، لە قودرەتی خۆیانە ناو کۆمەڵگا هەڵقڵاون. دوای ئەوە لە خەباتی کاری مەدەنی، دوای ئەوە لە حکومڕانیە چی کارمەندێکیان چی نوێنەرێکیان لە حکومەتی هەوبێت پڕ بەدڵ خۆی بەهێزی خۆی خزمەتی کردووە. هیوادارم هەموو خەڵکی کوردستان دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدەن بە ژمارە 194 چونکە لیستێکە بەڕاستی خزمەتی کردووە بە موسڵمانان و بەگەلی کوردستان. هیوادارم هەموو کەسێ دەنگی پێ بدە بەلەمانتارەکانمان ئیشەڵا لەوێ هەڵوێستی خۆیان ئەبێ و کاری جوانەکەن بۆ وڵاتە. بەردەوام لە بەرەی خەڵک بوون و هەمیشە کار و خزمەتیان کردو هەڵوێستیان هەبوو و هەمیشە کاری جوانیان کردووە. خەڵکە هیوادارم ئەوەفیان هەبێ و خەڵکەش بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئێمە تا سەر ئێسقان پشتیوانی لە لیستەکەی کۆمەڵی ئیسلامی یەکەین چونکە بە لیستێکی ڕاستەقینەی ئێزانین پشتیوانی مسڵمانانە، پشتیوانی میلەتە، لەبەرەوە پشتیوانی یەکەین ئێمەش. وەڵاهی من لە غێری کۆمەڵی ئیسلامی لە هیچ لایەنێک لە هیچ حیزبێکی تر هیچ دادگەریەک هیچ ڕاستەقینەیەک هیچ شتێکم نەبینیوە بەڕاستی. یعنی ئەو ڕاستەقینەیەی ئەو دادگەریەی لە کۆمەڵی ئیسلامیە ئەیبینم لە هیچ لایەنێکی کەم نەبینیوە. لای خۆشیانەوە کاندیدەکانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی داوایان لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کرد بۆ کۆتاییهێنان بە گەندەڵی و قۆرخکاری دوو بنەماڵی دەسەڵاتدار لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا بە گەرم و گوڕێەوە بەشداری پرۆسەی دەنگدانی 30 ئەیلول بکەن. من لێرەوە داوا لە هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان دەکەم لە ڕۆژی سینۆدا کە ڕۆژێکی چارەنووسازە، ڕۆژێکی مێژوویە، ئەتوانی لەو ڕۆژەدا گۆڕانکاریی سەرتاسەری و ئەو دەساڵاتە ستەمکارە ڕیشەکێشکەین. بۆیە من داواتان لێ دەکەم بە ئەو پەڕی فیداکارانەوە، بە ئەو پەڕی ئیرادە بەهێزیەوە، بە ئەو پەڕی هەستی بەرپرسیارەتیەوە بەرە سندوقەکانی دەنگدان بچن، بە نەچوونتان بۆشایەکی گەورە دروست دەکەن، بە نەچوونتان مەجالی تەزویر دروست دەکەن. دووبارە داواتان لێ دەکەین نەچوونتان بەرپرسیارەتیە بۆ ڕۆژی دواییتان. داواکاری لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە لە ڕۆژی هەڵبژاردنە هەمویان بە گەرم و گوڕێکی زۆر ڕووکەنە سندوقانی دەنگدان چونکە ئەوە سیاسەتی شکست خواردووی هەرێمی کوردستان بوو کە ناومێدی و بێهیوایی بۆ هاوڵاتیان دروست کرد. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە لیستێکی سربەخۆ بە ژمارە 194 و بە ژمارەیەک کاندیدی ڕابردوو پاک و لێهاتووەوە بەشداری پرۆسەی دەنگدانی 30 ئەیلول دەکات. بەهۆی هەڵوێستە نەگۆڕەکانیشی لە ماوەی ساڵانی ڕابردوودا چاوەڕوان دەکرێت دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی هەڵکشانی بەرچاو بەخۆ ببینێت. جەلال جەمالی، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.